خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە دەیدەی ئەمساڵ بەڕێوە بچێت و لە ئێستاشدا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان زیاتر لە 3500 کاندید لە سەراستی عێراق خۆیان کاندید کردو و کێبڕکێ دەکەن لەسەر بەرەسێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق بەپێی ئامارەکانی کۆمیسیۆن لە سەرانسەری عێراق 26 میلیۆن کەس مافی دەنگدانیان هەیە و لە سێ پارێزگاکە هەرێمی کوردستانیش زیاتر لە 3 میلیۆن دەنگ دەرهێ و تاکو ئێستاش 146 کاندید لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان خۆیان تۆمار کردو و بەشداری هەڵبژاردنەکە دەکەن لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەر ئامادەکاریەکانی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا کۆمەڵی دادگەری چۆن بەشداری هەڵبژاردنەکە دەکات. کۆتاڕۆژی تۆماری لیستی هاوپەیمانێتی و بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق 146 کەس لە هەرێمی کوردستان خۆیان کاندید کردووە. با پێی سیستمی نوێی هەڵبژاردن سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان کراونەتە 12 بازنەی هەڵبژاردن. پارێزگای سلێمانی 18 کورسیە و 5 بازنەیە. هەولێر 15 کورسی و 4 بازنەیە. دوهۆک 11 کورسی و 3 بازنەیە. بەپێی ئاماری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە پارێزگای هەولێر 53 کەس، لە دوهۆک 28 کەس، لە سلێمانی 65 کەس خۆیان کاندید کردووە و کێبڕکێ لەسەر 44 کورسی دەکەن. هەر بەپێی ئاماری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە سەرانسەری عێراق 3523 کەس خۆیان کاندید کردووە. لەو ژمارەیەش 887 کاندیدی سەربەخۆ و 1002 کاندیدی هاوپەیمانێتەکان هەن. هەروەها لە کۆی 267 حیزب کە مۆڵەتی کارکردنیان هەیە 126 حزب و 22 هاوپەیمانێتی بەشداری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دەکەن. وا بڕیارە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق لە دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت. لایەنەکان لەسەر 329 کورسی پەرلەمانی عێراق کێبڕکێ دەکەن. لە هەڵبژاردنەکەدا لە کۆی 40 میلیۆن کەس 25 میلیۆن کەس مافی بەشداریکردنیان هەیە. لەو ژمارەیەش 16 میلیۆن کەس کارتی بایۆمتریان کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز محەممەد حەکیم وتەبێژ و ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریمان کردووە. کاک محەممەد بەخێر بێن سوپاس بۆ ئەمەدەسپاس. ئەگەر سەرتالەوە دەست پێ بکەین کۆمەڵی دادگەری چ ئامادەکارێکی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کردووە؟ بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری و پێشتریش پێش کۆنگرە پاش خوێندنەوەمان و گوێڕاگرتنمان لە ناوەندی هەڵبژاردنمان و دیراسەکردنی ئەو یاسایی کە هەیە و گفتوگۆ لەگەڵ نوێنەرانمان لە پەرلەمانی بەغدا و پاش پەسەندکردنی یاساکە و ئەومان بۆ دەرکەوت کە ئەم یاسایە یاسایەکی هەستیارە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان و بۆ هاوشێوەکانی کۆمەڵی دادگەری کوردستان. باش و تاوانەی کە 2 مەقعد و 3 مەقعد و ئەوانەی هەن هەیە لە پەرلەمانی عێراق، چونکە فەلسەفەی ئەم یاسایە لەوە هاتووە کە پێکهاتەکانی ناو پەرلەمانی عێراق وەکو پێکهاتە چڕ بنەوە کەمتر بنەوە و هانی لایەنەکانی بەشداربوو لە هەڵبژاردننی داهاتوو دەکات بۆ ئەوەی کە بۆی تەحالف بکەن هاوپەیمانی بکەن. واتە خودی یاساکە هاندانێکی تایە کە لایەنە بەتابەت بچووکەکان بچن لەگەڵ گەورەکانە جۆرە لە هاوپەیمانی بکەن، چونکە بە پێی ئەم دابەشبوونەی کە عێراق لە 18 بازنەوە کراوە بە 83 بازنەوە و هەرێمیش لە 3 بازنەوە کراوە بە 12 بازنە، ئەمە بۆ خۆی بۆ ئەو لایەنانەی کە بۆ نمونە وەکو کۆمەڵی دادگەری کە لە ئاسی سلێمانی تەوان باسی تەزویر ناکەینەوە، ینی بە تەزویرەوە نەتیجە دواتر کە لە ئێمە لە هەولێر و لە سلێمانی کورسیمانێنا، ینی ئێستام سلێمانی کە تۆ لە کۆی سلێمانیا یەک کورسی و هێناوە ئێستا بۆتە 5 بازنە، هەولێر کە تۆ یەک کورسی و هێناوە کە یەک بازنە بووە بۆتە 4 بازنە.
ئەمانە خوێندنەوەیکی لای ئێمە مانان دروست کرد کە ئەمە هەستیارە بۆ ئەم حزبە بچووکانە دەبێ ئامادەسازی خۆیان بکەن و ئامادەسازیەکانیش زیاتر بۆ تۆ هەوڵی هاوپەیمانی بدەیت لەگەڵ لایەنەکانی ترە و بیر لەوە بکەیت تۆ کارکتەری جەماوەری کارکتەری بەهێز پێشنیار بکەی یان کاندید بکەیت حتمما کۆمەڵی ئیسلامی وە ڕایەوەی کە مەشغەڵەتێکی هەبوو بە کۆمەڵی دادگەری تا ناوەکەی نەبین ماوەیەکمانەوە تا مەشغەڵەتی کۆنگرە و کارەکانی دوای کۆنگرە و تەشکیلاتەوە مەشغەڵەتێکی لا دروست کردو لەوڵام شان بەشانەوە ئێمە بەرکی خۆمان هەستاوین و ئەوەی پێمان کراوە ئەنجاممانداوە بۆ ئەوەی ئامادەسازی باش بکەین بۆ هەڵبژار باش دوای قسەرەوە دەکەین کە بۆچی بۆ شێوازی سەربەخۆ بەشداریەکەم بەس بۆ هاوپەیمانەتەکان با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ نەتانتوانی هاوپەیمانەتێکی بۆ نمونە ئیسلامی پێک بێنن خۆتان دەست پێشخەر نەبوون نەگونجا چی بوو؟ بەڵێ ئێمە گفتوگۆی یەکەممان وەکو سەرکردایەتی پێشومان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی دەست پێ کرد ئاراستەیەک لە نێوەمانە هەبوو لە نێو ئێمەدا هەبوو کە ئەم یاسایە ناچارتەکە هاوپەیمانی بکەیت و نامەی فەرمیمان بۆ برایانی یەکگرتووی ئیسلامی نارد و پاش چەند دانیشتنێک نەمانتوانی ڕاستیەکەی بگەین بەوەی کەوا لیستێکی هاوپەیمانی دروست بکەیت بەڵام لە درێژەی خوێندنەوە و باسکردنی ئەم یاسایە خاڵێکی تر گرنگە ئەویشەوەیە کە تۆ ئەم لایەنە بچووکانە کە پێکەوە دادەنشن هەردوو لایەن دەبێت پاساو بۆ یەک بێننەوە ئەگەر پێداگیری لەسەر شتێ بکەن کە مانەوەی خۆیانی تێدا بێت باش لە هاوپەیمانیە زۆر جار جۆرێ لە توانەوەی تێدایە جۆرێ لە وەگوڵەی بەخشینی تێدایە ببەخشی بۆ بەرامبەرەکەت ئەمە گەورە وەتاوی مەقاعدی زۆرە ئەتوانێت لەگەڵ بەرامبەرەکانیان ناوا بکەن بەڵام ئێمە وەگرتووی ئیسلامی هەردووکمان دوو لایەنین کە یەکی دوو کورسیمان هەیە ڕاستەکەی یانیەوە نەبوو بە گرفت نەگەینە یەک هەر بە خۆشی نەگەیشتنەیەک چکە دوو کەسی کارکتەری سەرکیمان نەبوو لە یەک باز نەدا ئەمە وای کرد کە کارەکەی ئێمە بە تەحالوف تەواو نەبێ و بیر لە لێک تێگەیشتنێک بکەین نەدەکرا دووکیان کاندید بن بۆ لە بازنەی هەڵەبجە سەی سادق شارە زۆر پێنج جوێن نەدەکرا هەردوو کارکتەرەکە کاندید بن خۆی ئێستا هەردوو کاندیدن ئێستا بەڵام ئەو کاتەی کە گفتوگەکان کە من باسی یەکەم مانگ و دوو مانگ و سێ مانگ پێش ئێستا بوون ئەو کاتە نەگەیشتنەوە ئەنجامی کە ئەو لستە دروست بکرێت حقەتەن ئێمە کە داش نشتوین بۆ تاریخ هەردوو لامان ینی لەگەڵەوە بووین لستێکی فراوان دروست بکرێت ئەگەر نەک لستێکی ئیسلامی پێکاتەکەی ئەو دوولایەنە بێت چکە مفاتەحەیەن دێ لایەنی ترمان کرد ئەوانش ئامادە نەبوون بێنە ناو لستێک دوو تەرەفەکەی هەر ئیسلامی بن ینی حەزیانەکە ناوێکی کە بێ و ئەجیدایەکی تری هەبێ کە جەرساتمان لەگەڵ خەڵکی تریشا کردو باش ئەی وەکو هاوپەیمانی هیوە بۆچەوەی کە لە بەغداد هەبوو نەتوانرا بکرێتە لیستی هەڵبژاردن کۆمەڵی دادگەری هۆکار بوو خەڵکی تر هۆکار بوو کە ئەمە نەکرا یانزەی چواری بڵێن مانگی پێشوو یانزەی چوار باشە سێ کۆبوونەوەی گرنگمان هەبوو کۆبوونەوەی گشتیمان هەبوو کە سەرکردایەتی و برایانی دامەزرێنەرانی کۆمەڵیش بەشدار بوون کۆبوونەوەی سەرکردایەتیمان هەبوو و کۆبوونەوەی ئەنجومەنی باڵامان هەبوو دوایی لە نەتیجەی گفتوگۆمان لە هەر سێ ئەنجومەنەکە بەوە دەرچووین کە ئێمە ئامادەی خۆمان و دەست بکەین بە گفتوگۆ لەگەڵ پێکاتەی فراکسیۆنی هیوا لە بەغدا بۆی لیستی هیوا هاوپەیمانی هیوا دروست بکەین و شایەتەنەوانەی کە نوێنەرایەتی ئەو برانیان کرد پەرلەمانتاراکان و لەگەڵ ئێمە کەوتنە گفتوگۆ شایەت ئێوەن کە کۆمەڵی ئیسلامی ئامادەسازی هەبوو بووەوە بەڵام دوجار هەلومەرجێک دیسان ئەوەیشی پەک خستکە ئەو هەلومەرجەش بۆ پێکاتەی لە فراکسیۆنی هیوا ئەگەڕێتەوە و بەشێکی بۆ ئەوەی کە هەندێک کاندید بۆ بڵێن دوو لایەن یان سێ تەرەف
لە یەک باز نەدابوون ئەمانە وای کرد کە ئەو هاوپەیمانێتیش دروست نەبێ ئەکرێ هاوپەیمانەتەکە یەکێتی و گۆڕانیش کاریگەری هەبوو بێ لەسەر هەندێک لە ئەندام پەرلەمانەکان کە ئەوانیش وەکو هاوکارێک وەکۆی نەبنە بەربەست ئەم فراکسیۆنە دروست نەبێت. باشە بەس بنسبە هەندامانی خۆتەن و ئێستا دەڵێن ئایا کۆمەڵ هۆکار بووە بۆی کاوپەیمانی هیوا پێکنێن نەخێر هۆکار نەبووە نەخێر ئەوە ئەندامان و کات بەڵام لە شوێنی تر ئێمە لێ دوان دەبین کە ئێوە تۆمەتبار دەکەن بەوەی کە هەڵتان ڕۆشانپەیمانی هیوا بوو ئەم هەڵبژاردنە من تەشبیهەکەم بە پەتی سێدارە پەتی سێدارەیە تەنها بۆ کۆمەڵی دادگەری ئامادە نەکراوە بۆ یەکگرتوویشە بۆ نەوەی نوێشە بۆ پێکاتەکانی ناو حتا بۆ گۆڕانە بۆ پێکاتەکانی تری ناو ئەو فراکسیۆنی هیواوەتە بەڵێ جیابۆکان مەسەن لەنەوەی نوێ وانە نیگەرانەکان لە گۆڕان ئەوانەی کە 15 نەفەرەکە واتە ئەمە ئیجامە لە هەرێمی کوردستان واتە ئەگەر بچین بۆ عێراق و بوانە دەیان ڕێکخرا و حزبی تریش هاوشێوەی ئەمانە هەیە کە ئەمە پەتی سێداریان بۆ هەڵواسراوە واتە لێرەدا ینی ناکرێم لایەنانە خەریک بن بە خۆیانەوە بۆچی ناوی دەنێ پەتی سێدارە بۆ نمونە لە چ ڕۆیەکەوە پەتی سێدارەیە بۆ ئەم باسمان کردم یاسایە یاسایەکی هەستیارە بۆ حزبە بچووکەکان یاسایەکە مەترسی تەواوی دروست کردو لەسەر حزبە بچووکەکان ئەوانەی کە نوێنەرایەتیانێ لە بەغدا بە دوسێ کورسی و 4 کورسی و 5 کورسی لە مەترسی نەماندا طبعاً دوجار من ئەگەر دەرفەتم بیتێ بۆ ئێمە بۆ بەغدا گرنگەوە نیە طبعاً بۆ هەموو لایەنە سیاسیە بوون لە بەغدا گرنگەوە نیە ئێمەش وەکو کۆمەڵی دادگەری کە پێگەیەکمان لە هەرێمی کوردستانە و لایەنێکی ئۆپۆزیسیۆنین و ئێمە زۆر جار لەگەڵ نوێنەری وڵاتانە کە داهاتشین ئاماژە بۆەکەین کە لە بەغدا هەین واتە تۆ پایەک ئەساسێکی قوت و هێزی تۆ بەغدایە کە لە بەغدا دابڕێی خراپە و تەڕاجوع ئەو ئەوەیە من بەیانی وەکو کۆمەڵی دادگەری تۆ نێرینە بەغدا بۆ نمونە لەبەر چاوی کاڵی جەنابەت نییە ئێمە هەوڵەدەین بتگەینە بەغدا لەبەرەوەی نوێنەرایەتی کۆمەڵی دادگەریەکەی کۆمەڵی دادگەری خاوەن پێگەیەکە لە هەرێمی کوردستان حسابێکی بۆ کرێ بۆ نمونە تا ئێستا وترێ 5 حزبەکە لەسەر چی ئەساسێک ئەوترێ لەسەر ئەساسیەوەی کە تۆ لە بەغدا هەیوانە ئەگەنا لە کوردستان لە پەرلەمانی کوردستان دی حزابی تریشان بەڵام 5 پێک هاتە لە دوگەرنەوەی نوێش مەسەرەن خۆی ناهاتە ناو ئەو ماعمای 5 لایەن و 5 ئەگەرنا بۆوانەوە 6 وانە 6 لایەنەکە گۆڕانە نەوەی نوێ یەکگرتو کۆمەڵەمانە تەواجودیان لە بەغدا هەیە بەڵێ دوایی جیابوونەوە ئەوانەی نەوەی نوێ بەڵام تەواجود و گەیشتون بە بەغدا ئەم پێگەیە گرنگە بۆ تۆیەک لە هەرێمی کوردستان کە ئۆپۆزیسیۆنی کە دەنگی ناڕازیت کە شەقامە جوڵێنی کە ئیعلامت هەیە کە وێڕای ئەوەی ئێمە حزبێکی ئیسلامین کە کاری بانکخوازیمان هەیە کاری داعاویمان هەیە کۆمەڵی مؤسساتی داعاویمان هەیە ئەمانە هەمووی کە تۆ زەعیف بووی بە زەعیفی بەرامبەرەکان مامەڵەت لەگەڵەکەن و لە حسابت بۆ دەکەن حسابکردنی ئەمەی ئێمە بە بەغدادەوەیە کە لە بەغداد نەمێنم حسابێکی کەمترم بۆ کرێت بۆیە ئەم یاسایە بۆ خۆی ئەم حزبانەی لە دوڕیانی مان و نەمانە هێشتوتەوە لەبەرەوە من وەکو جاران نایم ئەو وایەت و وایەتۆم شەڕە قسە شەڕە قسەی ڕەنگی خەڵک بڵێ جارێک دەڵێن کۆمەڵ هۆکاری پێکنەی نای هاوپەیمانی هیوا داڵێ مەڵێم ئەسڵۆ ساسی نیە قسەیە کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی هیوان نوێنەرێکیانە بۆ گفتوگۆیان لەگەڵ کردوین و هاتۆ دانیشتۆ هەڵوێستی کۆمەڵەزانە من حتا ڕوونکردنەوەیەکە ماوەی پێشی نووسی پێشەوەی بینوسم تەلەفۆنم بۆی کرد وتم بۆ تاریخەوە تۆکەم بە شایەت هاان دوایی کە تۆ شایەتی هەڵوێستی ئێمە چەند ئەرێنی بۆ لە پێکەنانی ئەو فراکسیۆنە وێ ڕایەوەی ئەمە مەسەلەن مامۆستا ئەحمەدمان محمەدی حاجی ڕەشید کە لە گفتوگۆکانمان هەبووە وەکو پەرلەمانتارێکیش کە خۆی هەم پەرلەمانتاری کۆمەڵی دادگەریە و هەم لامان کاتە ئەندامێکی پێکاتە ئەندامێکی کارای پێکاتی و فراکسیۆنەیە و زۆر هەم ئەو هەم مامۆستا سەلیم
لەبەرەوە لە پێکاتەکە بوون تەجێ ئێوانە کرد کە ئەمە ببێتە ئەساسێک بۆ هاوپەیمانێت تێک بۆ انتخاباتی داهاتوو بەڵام کۆمەڵ درێغی نەکرد من ئەوەنداڵێم بۆ زیاتر ناڵێم چکە نامانوێت مەشغوڵ بین بەوەوە من نامانوێت ڕفیقەکانیشمان زەرەر بکەن باشە ینی باش جەماوەر بەم ئەم نەبوو ئەو نەبوو ئەوە خەریک نەکەین یەک خاڵی تر زۆر گرنگە لەم هەڵبژاردنەیە هاوپەیمانی کۆتایی نایە دوای ئەوەی دەرگای هاوپەیمانی دادەخرێ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە بۆ لێک تێگەیشتن باش لێک تێگەیشتن کە ئەویش کۆمەڵێ بنەمای خۆی و پایی خۆی هەیە لێک تێگەیشتنیش قۆناکەکە بۆ نمونە ئێمە لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامیان نەگەیشتوین بە ئەوەی کە یەک لەس بین وانە بەڵام ئەکرێ لێک تێگەیشتنمانە بێت چۆن ئەوان 6 پاڵێوراوانە ئێمە 5 پاڵێوراوانە وانە لەکوێ ئەوان هەن دانشین دەنگیان بێنێ لەکوێ ئێمە هەین دەنگمان بنێ وایە لەکوێش هەردوو لامان هەین تەنسیق مانگیەکەین تەنسیق دوو پاڵێوراوەمان لەو بازنەیە وەکو براو تەباو بەیەکەوە ئەوەی خۆیان بکەن ئەمە ڕاستیشە بۆ خەڵکێکی کە خەڵکێکی کە بۆ نمونە بێلایەنە لە گەرمیان خۆی هەڵبژاردووە نیە ئەم کەسە با بێلایەنیش بێ شعبێتێکیە لە سۆران شعبێتێکیە لە ڕانێ شعبەتێکیە لە هەڵەبجە شعبێتێکیە لە هەولێر وانە ئەکرێەوە ئێمە دەستکراوەی تەبعاان قۆناغەکانی داهاتووە دێن بە دامانی پاڵێراومان کاندیدەکانمان کە ئەمان ئیسفادە لێک تێگەیشتنێک لەگەڵەوانەیە دروست بکەن لەگەڵ سەربەخۆکانیشا دروست بکەن یان لەگەڵ کەسێکە کە ناسراوە شعبێتێکی هەیە و مزداقێتێکی و هەڵوێست و مووقفی هەبووە هەڵوێست و مووقفی لەو پرسانەی کە لە بەغا دێنە پێش ئێمە بەڕاستی دەبێت جیاکاریەک لە بینی کوردستان و بەغدا بکەین وانە ئێمە دەبێت ئەم هەڵبژاردنە بۆ بەغدایە واتە ئێمە قۆناغێکمان ماوە قۆناغی لێک تێگەیشتن ئەم قۆناغا وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادەن لەگەڵ دەنگەڕازیەکان ئەم قۆناغا وەکو وەرەقەسپێ لە بەردەستی ئێمە و چەند مانگێک ئەمڕۆ ئێمە لە مانگی سەرەتای مانگی 5 داین وانە ئەمڕۆ 5 وایە انتخابات ئەگەر بکرێت دەیداکرێ و گریمانەی کشێ بخرێتە 4 بۆ نمونە یان بەهاری ساڵی داهاتوو 22 باش ئەگە دەیش بکرێت ئێمە 5 مانگمان مۆڵەتەوانە ئەم مۆڵەتەمان هەیە بۆ لێک تێگەیشتن ئەم ماوەی کە تەحالف ئەڵێ یەکی 5 دەبێت تەحالفات تەواوی ئەو این کۆمیسیۆنە کێ بە تەحالف گەیشت بەڵام دوای ئەوە لێک تێگەیشتن هەیە لێک تێگەیشتن لە نێوان پارتەکان هەیە لە نێوان پاڵێوراوان هەیە ئێمە ئەوە کراوەیە بۆمان لەبەر ئەوەی ئەم هەڵبژاردنە هەبێ هەموو ئەندام و کادرێکمان بزانێ ئەم هەڵبژاردنە بۆ کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری خستۆتە دۆڕیانی مان و نەمان و هەمووان ڕەفیقەکانمان ئەنی نەکەرێمە حزب بچکان هەموو بۆی دایمە من نەڵێنمە بۆیە لەم قۆناغەدا وەکو قاعدە شەرعەکە ئەڵێ للضرورەتی ئەحکام باشە وانە کە مستەڕ بووی ئەحکامی خۆی هەیە و قەواعیدی خۆی هەیە و بەنای بۆ ئەبەی یەکێ لەوانە کە ئەوەیە کە تۆ لێک تێگەیشتن بکەی لەگەڵ پەرلەمانتارە لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە لەگەڵ لایەنی ترە لەگەڵ کەسی ترایە هەموو هەوڵێکی خۆت بدەی بۆی لە بەغدا دانەبڕێ باش بەس وەکو هاوپەیمانی ئێستا ئێمە دەبینین لە میدیای لایەنێکەوە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناو دەبن هێرش دەکەنە سەر ئێوە گوایە بۆچی لەگەڵ دەسەڵات ئێوە یەک ناگرن هاوپەیمانێتیان هەیە لەگەڵ نازام لێرە لەگەڵ یەکێتی و لە هەولێر لەگەڵ پارتی و ئەوانە وەڵامتان چی بۆ وەڵامی و چاوەشەکاریانە نادەنەوەیەوە ئەوە ئیسرامانە کێشت ناو دۆخێکەوە کە دۆخەکە ئێمە خۆمان حەزمان بەو دۆخە نییە و یاساکە باسمان کردو ئاماژەم پێدا و ئێمە بەو لایەنیشمان وتووە هەر ئەم شەوانە کە پەیاممان پێداوە دوانە ئەم یاسا ئێمەمانان و جەنابتیش ناچارەکە هەمانگیمانە بێ نەک دژایەتی باش ئێمە وەکو کۆمەڵی دادگەری و هاتوین جەنابمان بینیوە و ئێستش پێدەڵێنەوە کە ئامادەین بۆ لێک تێگەیشتن نەک بۆ دژایەتی باش لەبەرەوە بە زندامانی لەبەرەوە تەماشاکەین من ینی کۆمەڵی دادگەری 2 کورسیمەیە یەکگرتووی ئیسلامیش 2 کورسیە وانە باش ینی بۆ سەنگل لە یەک بگرین
چونکە ئەویش وەکو من فەقیرە لە دوڕیانی مان و نەمانە وایەنە بۆ سەنگەر لێبگرین بۆ هەمانگی یەک نەبین بۆ هاوکار یەک خۆ سەنگەرگرتنەکە لە نێوان کۆمەڵ و یەکگرتو نییە با ئەو لایەنەی تریش ئەو لایەنەی تریژێ مارەمان پێیانمان پێداوت وانەی مەکرێ پاڵێڕاوەکانمان لێک تێگەیشتن بکەن نەک ئەو دژایەتیە کاک حەکی بیار با من یەک شتت پێ بڵێ من سەرم لە شتێک سوورماوە ئەویش خۆ دەرانجەمەکانیشی دیارە و هەواڵەکانی ڕۆژانی دواتر دەریە خاکە وەزعەکان چۆن لە هەرێم باش قسەوتن هەڕەشەکردن ڕەخنەگرتن خەڵبردنە سەر شەقام بووەتە کەسابەتێ بووەتە کەسابەت باش زۆر مامی لەسەر شەقامەکان بۆ ئەوە بوو کە ئاسایش بیگرێ دۆکۆمنت بداتە هەندێک ڕێکخرا بۆی ڕایکێشن بۆ دەرەوە چەند کەسی چۆتە دەرەوە لەوانەی لە ساڵانی پێشوو لەسەر شەقامەکان بوون وانە پێم خۆشە یانێ و حەقیقەتە بزانرێت چەند کەس بە ناوی دەنگی ناڕازیەوە ئێستا لە ئەوروپا و لە شوێنەکان داوای لەجووی کردووە ئێمە بەڕاستی نازانم هەندێک سەرکردەی و لایەنانە بینین بە شەو هەندێک خەڵکەچن بۆ لایەن جێی تەعەجوبە ئەوەیە وانە تۆ مثلەن کەناڵێ تۆ اتهامەکە بە مثلەن لەگەڵ تۆ توندە بەس لەگەڵ لایەنێکی دەسەڵاتان نەرمە هەر لە هەواڵوینەکەی مراعاتیەوەکە بەڵام مراعاتی لایەنێکی ڕەفیقی خۆی ئۆپۆزیسیۆن ناکە نەک مراعات شتی بڵێن حەقایقی لەسەر بڵاو نەکاتەوە درۆی لەسەرەکە درۆیەکێ لەو درۆیانەی کە من خاوەنی کەناڵەکەم ئاگدار کردەوە شەوانە ئەویشەوەیە کە بڵێ ئێران هاتووە دوو کورسی بۆ کۆمەڵ زەمان کردووە لەگەڵ یەکێتی نیشتمان کاکە ئەم انتخاباتە این زەمان و شت نییە ئەم انتخاباتە ناتوانێت کەس زەمان بۆ کەس بکە بەڵام تۆ ڕێگایەکە ئیگریتە بەر ڕێگایەکە ئیگریتە بەر بۆ نمونە ئێستا ئەو من هەر لەم بەرنامەیە ئەڵێم قسە بە یەکتر وتن سوود بە یەکتر ناگەێنەوە نییە یعنی من کاتێک قسە ئەڵێم قسە با بە یەک نەکەین هەم ئەو زەریرەکە هەم من زەریرەکەم باش بەس ڕەنگە ئەندامانی خۆتان نیگەران بن لەوەی بڵێن بۆچی تۆمەت بۆ کۆمەڵ هەڵ بەسری لە کاتێککە خۆی هاوپەیمانیە لەگەڵ یەکێتیەوە هاوپەیمانینە لەگەڵ پارتی لە میدیاکەی بڵێ کۆمەڵ هاوپەیمانی کردەوە چۆتە ژێربارە سەڵ کاتێکە ڕەنگە خەڵک قەرزداری حکوومەت بێ قەرزداری خەڵک بێ میداکەی خزمەتە خزمەتی دەسەڵات ئەندامم لایەنگرانی کۆمەڵ پێیان نەخۆشە کۆمەڵ ینی بریندار بکرێت تۆمەتی باڵ بچێ وەڵام نەدرێتەوە باڵە کاکە حەکیم هەندێک کەس دوور لە هەندێ مەبادێ لە هەڵمەتی هەڵبژاردنا پەنا بۆ زۆر شتە بە دوایی ئەسەڵەن لە هەڵمەتی هەڵبژاردنا چی نەبێ پێتەکە دوایی سێن هەمەی سێ لاپەڕی خورشیدیت بۆ نووسێ و داوای دۆستایەتی لێکە دۆستایەتی واکرێ ئەوەش کە شوفشی خۆپیشینەوە ینی هەڵبژاردنە حمای هەڵبژاردنە تای هەڵبژاردنە کە من پێم وایە ئەم هەڵبژاردنی ئەم جارە بەتای بۆم حزب بچووکانە اینەوە نییە مثلەن بەس دەکرێت خەڵکە تۆمەتان بۆڵ بەستێ وەڵام نەدەنەوە ئیسە بۆ نمونە باەمە لەوە گەڕێن بین لە بینی یەکێتی و پارتی قسێ بکەن وانە ئێستا وەرەوە یەکێتی و گۆڕان تەحالوفیان کردوایانە پارتی بیکاتە دەنگ و باش نییە بۆ کورد دەبێت بیریان لەوێ بێ مەقعەتیان لە ئین زیاتر بێ لە بەغداوە نیە ینی ئەم شەڕ بە یەک فرۆشتنە شتێکی خراپە ئەم یاسایە جیا لە یاساکانتر پاڵت پێوەنا بۆ تەحالوف بۆ تەحالوف جا کۆمەڵی ئیسلامیش کاکە ئێمە ئەوە مامۆستایانمان هەیە ئەوە جەناوی سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەوە مامۆستایانی ترمان مامۆستای شارەزای حزبێکی ئیسلامی وانە حزبێکی ئیسلامی و خەڵکی شارەزامان هەیە خۆ تەحالوف حتا تەحالوف بۆ کۆمەڵی دادگەری حرام نییە قەدەغە کراو نییە باش وانە باسیان باس ئەەکەین ئێمە لە فقی ئیسلامیە ئینسانی مفتەر کە لە خینکان نزیکە ئەکرێ ئەوەی نەخینکێ پەنابرێ بە قەدەر ئەوەی نەخینکێ شتێکی حرام بخواتەوە نییە یان شتێکی حرام بخوات لە برسیان نەمرێ وایە یانە ئەوە ئێ باشە
ئێمە ئەم یاسایە ئێستا تەجبیکە بۆ کۆمەڵی دادگەری و بۆ ڕەفیقەکانیشمان بە هەمان شێوەیە باش لەبەرەوە بۆ ئێمە تەحالفیش قەدەغە کراو نییە بەس کردوتان نە لە ڕووی نەمان کردووە نەمان ینی ئاسایی بوو ئێمە یەکی پێنج تەحالف لەگەڵ هەندێک لایەنە تەقدیم ئەی ناڵێم لەگەڵ هیوای هەوڵمانداوە لەگەڵ یەکگرتووە هەوڵمانداوە وانە لەگەڵ یەکگرتووە هەوڵماندا لەگەڵ هیوایە تەوانی هیوای یەکگرتووشی تێدایە وانە حەکیم لەگەڵ خەڵکی تریشا هیچ سنوورێکی ڕێگرتن نییە ڕێت لێ بگرێت کە تەحالفت بکردایە وایە ناڵ دەبینی وەختێک دێتە پێش مەسلحەتی کورد وایە تۆ لە بەغدا هەموو یەک لزبی بۆ انتخابات نەبووین پێشتر وانە پێشتر نەبووین دەبینی هەلومەرجێکی وا دێتە پێش باشە قیادەی کۆمەڵی دادگەری بە ڕسمی ئەلانی کردووە کە لە ناوچەی 140 ئامادەیە یەکدەنگ بێ لەگەڵ یەکێتی و پارتیشا قەراری قیادەی کۆمەڵی دادگەری نییە ئێم قەرارە دەبینی هەلومەرجێ یێتە پێش بۆ ناوخۆش دێتە ئاراوە بەس ئەمە نەبووە ئێستا کە هەیە کۆمەڵ 5 پاڵێوراوی هەیە لە لستی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەریدا وانە لە لستی کۆمەڵی دادگەریدا باشە بەڵام یەک قۆناغ پێشتر ماوە لە پێشمان ئەویش قۆناغی لێک تێگەیشتنە ئەم قۆناغە ئێمە لەگەڵ پاڵێوراوەکانمانە گفتوگۆ دەکەین و دواتریش چی شتێک شەرع ڕێدا پێ دیسپلینی حزبی کۆمەڵی دادگەری ڕێدا بێ ئەیگرینە بەر بۆی لە بەغدا بیت باش کەمیش نەکەین زیادکەین چاومان لە 4-5 کورسیە لە بەغدا 4-5 کورس باڵە ئەمە دەبێ خەڵکی ئەمە هاوکارمان بێ پشتیوانمان بێ لەسەر چی ئەساسێ ئیتر ئەم نەڵێ بۆ لەسەر ئەو ئەساسەی کۆمەڵی دادگەری بەم هێز و قووەتە بمێنێتەوە گەشەی زیاتر بکات دەبێت لە بەغدا بمێنێ بە قوت بێت ئەمە بۆ خەڵکیش باشە چی ڕێگایەک ڕێپێدراو بێ شەرعەن لە ڕووی سیاسی و لە ڕووی دیسپلین لە حزبیمانەوە بۆی بمانگەێنێ بەم ئامانجە ئەیگرینە بەر بۆیە ئێمە باسی شتێتر بکەین ئەی باشە ئەوترێ مەسەلەن ئێوە خەڵکی دووبارە بۆ نمونە یەکی لەو ڕێگایانە ئێمە لەم توچەناو فرن ئامادەسازی چتان کردەوە یانە ئێمە ناوەندی هەڵبژاردنمان ڕاست پاردووە بازنە بەهێزەکانی خۆمانیان بۆ دیاری کردوین ئێمە لە بازنە بەهێزەکەماندا بەهێزەکەی کۆمەڵدا خەڵکمان هەڵبژاردووە باشە بۆ خەڵکی دووبارەمان بۆ نمونە دیاری کردوێتەوە ئێمە گەڕاوین کارەکتەرە جەماوەرێ سەرەکیەکان کە پێشتر ئەزمونێکی پەرلەمانیان هەیە و دەرکەوتون و خزمەتیان کردووە لەسەر ئێمە 5 کەسمان پاڵەوراو کردووە کە سییانیان پەرلەمانتار بوون وانە ئەم سێ پەرلەمانتارەی ئێمە لەسەر داکۆکی لەسەر مافی خەڵک باجیان داوە هەرسێکیان باجیان داوە بڕۆ لەسەر کاک عەبدولسات هەموو شەوێ چیە نووسێت لە پێیجە سێبەرەکانی دەسەڵاتەوە لەبەرەوەی لێ پرسیین لە حکومەت کرد باشە وەرە سەر سۆران کاک سۆران خۆ دیارە چی پێکراوە نیە چی زوڵمێکی لێکرا لەبەرەوە لەسەر خەڵک هاتە جواب سەر حیزبیش نەبوو باشە کەعەبدولسات لەسەر چییە لەسەر ڕاستپاردنە ئەحمەد ڕاستپاردن ڕاپرساندن نەک ڕاستپاردن ڕاپرساندنی سەرۆکی حکومەتە لەسەر چی لەسەر موچەی خەڵکە وایەنە کاک ئەحمەد ژیانی زۆرجار لە مەترسیا بووە لە بەغدا و لە کوردستانیش لەسەر مووقف وەڵوێستەکانی کە دیفاع بوو لە خەڵک ئەو سێ کارکتەرە سەریکیە خەڵکی ئێمە ئێستا هەندێک کەناڵ و شت وا دەوی حابکە هەر بێنە سەر تەحالفی نەکردووە کۆمەڵی دادگەری ئەوە یەک دوو کۆمەڵ ئامادەسازیەکەی هەر تەحالف نییە هەر تەنسیق و لێک تێگەیشتن نییە دووسێ هەنگاوتری ناوە هاتووە بە دیراسە بازنە بەهێزەکانی خۆی دەستنیشان کردووە دوای کارکتەری بەهێزی خۆی دەستنیشان کردووە بۆ انتخاباتە هەموو ڕێگایەک پشت بە پەروەردگار ئەگرینە بەر لە بەغدا بمێنین طبعاً بۆ بمێنین هەر ئەم ئەیڵێنەوە بۆ چونکە خەڵک ساردە لە انتخابات کاک حەکیم خەڵک ساردە لە انتخابات و لە دەنگدان ئێمە دەبێ ئەوە بیر خەڵک بێنینەوە ئێمە ئەرکێکی دەعاوی بانگخوازیمان هەیە ئەم ئەرکەمان لە کوردستان بەهێز و بە پێزە کە لە بەغای شەبین و بە قوت بین بەڵام سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن بۆ ماتان
بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورتو دەگەڕێن وڵاتان لەگەڵمانێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Eprêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حسحسه يعني سيبر بارنا ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت پێ چا نەبێت. ئەمە چایەکەوە ئیلهام بەخشە مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەک چایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس بەڕاستی پڕتام و چێژە. چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە. ئەمە خەوچاتێکەڵەکەی نەورەسە من بەس ئەم چایە خەبەر مەکاتەوە. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، قەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر چوار وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسە. لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لە بەردەستە. چای سعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕێز کاک محەممەد سەبارەت بەوەی کە بەڕێستان وتان چاوتان لە 4 بۆ 5 کورسیە بەڵێ لە سلێمانی چەند کورسی لە هەولێر چەند کورسی وەلا ئێستا شۆ بڵین تجارەتێک نییە بۆ کاندیدەکانتان لەلایەن دەسەڵاتەوە لە بەرچیە بۆ نمونە ئێمە لە هەولێری چاومان لە کورسیە دوو کاندیدمان هەیە لەوێ و لە سلێمانی 3 کاندیدمان هەیە و هەر لە ئێستەیشەوە وەکو ئاماژەمان پێدا هێڕش بۆ سەر هەم کۆمەڵی دادگەری ئەوی تیامکردنی هەڵبەستنی هەندێ قسە و قسەڵۆک بەرامبری و هەم بەرامبەر کاندیدەکانمان هەم ئاماژەم پێدا و ناوی هەرسێکیشیانم هێنا ڕۆڵی هەرسێکیان لە خزمەتکردنی و داکۆکیکردن لەسەر مافی جەماوەر و مافی خەڵک و مەسەڵەن من لە هەرێمی کوردستان لە بابەتی موچەیە فراکسیۆنی ئێمە کۆمەڵی دادگەری ینی بەشێکی سەرەکی بووە لە پرسی پرساندنی سەرۆکی حکوومەت ئێمە لە بەغدا هەردوو پەرلەمانتار و بەتایبەت یەکێکیان کە ئەندامی دژنەی دارایی بووە داکۆکیکاری سەرەکی بووە و تیمی حکومی دایمەن دانیان بۆوە ناوە کە بەگشتی نوێنەرانی کورد بەتایبەتەوەی ئێمەش داکۆکیکرد بووە لە مافی خەڵک وەروەها ینی ئێمە ئەو سکاڵایی دژی کاک سۆران و دواتر بۆ گەیشت کە حەسانەی لەسەر هەڵگیرێ و وازێنانی ئەو لە پەرلەمانی هەمووی لەسەر مافی خەڵک خەڵک پاداشنام کە لەسەر وەرکان ئێستا بۆ ئەو پەرلەمانتارەکانتان بازیان داوە کۆمەڵ پاداشی خەڵکن ئێمە ئەوانەمان کاندید کردوێتەوە کە خەڵک ئاشنایە پێیان بۆ خەڵکیان ناسن و داکۆکی کرد بوون لە سەر مافەکانیان ئەوان و لەگەڵ دوو خوشکی بەڕێزی تر لە کۆمەڵی دادگەری ئومێدمان وایە کە بتوانن متمانەی خەڵکێکی باش لە بازنەکانی خۆیان بەدەست بێن بە ئەی چاوەڕوانتان لە ئەندامان دۆست لە ئەنگرانی کۆمەڵی دادگەری چییە کێستا لە هەڵبژاردن نزیک دەبێتەوە خەریکی ئامادەکارین ئەوان ئەندام و کادری ئێمە حزبێکین هەم مراعات یان پیادەی هەندێک مەبادی و دیسپلینی حزبیەکەین تەنزیماتمانەیە حزبێکیاوە وانە عەفەوینین تەنزیماتی خۆمانمانەیە وانە مەڵبەندمانەیە ئەنجومەنمانەیە بازنەمانەیە مەسەڵەن پۆلمانەیە شانەمانەیە بۆ نمونە و تەشکیلاتانەی کە هەن واتە تەوجیهات ئێمە و کوندی حزب بەس لە تەلەڤیزیۆنەوە دەرناچێت بۆ هەندامانی ئەخر هەندێک حزبێ ئێستا مەقعدی شێ لە پەرلەمان بەڵام کە بڕووی لە شارەکان خۆ تەنزیماتی نییە وانە حزبێکی تەنزیمی نیە ئێمە کە حزبێکی تەنزیمین هەمان کاتە حزبێکی ئیسلامین باشڵێ بە ناومان گۆڕێوانەیە گەرنا حزبێکین ینی التزاماتی ئیسلامیمانەیە واتە گوێڕایەڵیمانەیە لەبەرەوە کادر و ئەندامانی ئێمە دەبێت چاوەڕێی تەوجیهاتی حزبی خۆی بێ ئێمە قۆناغ بە قۆناغ شتەکان چی ببێ ئەیڵێن ئێمە قۆناغی یەکەم هاتووین هەوڵێکی زۆرمان دووە هاوپەیمانی بێ هاوپەیمانی نەبوو دوای هاتوین کارکتەری سەرەکیمان هەڵبژاردووە کاریگەری جەماوەریانە بێ هەڵمان بژدەوە بازنەکانیشمان دیاری کردووە لەم ڕۆ بەدووە قۆناغی لێک تێگەیشتن هەیە لەگەڵ حزب لایەنە سیاسەکان لەگەڵ ئەندامانی سەر بەخۆ ئەندامانی ئێمە و کادرەکانی ئێمە دەبێت بەڕاستی چاوەڕێ و تەوجیهات و ڕێنمایە حزبیانی خۆیان بن و متمانەیان و پشتەسوور بن بە قیادەی خۆیان و هەنگاوی چاکمان ناوە بۆ ئەوەی لە بەغدا دانا بڕێن و لە بەغدا بمێنین دیسانە ئیڵێنەوە چونکە شتێک نەتبینی بێ معایەشت نەکرد بێ قورسە باش هەزمی کەی کە ئەو شتە چۆنە ئێمە چەند ساڵە هەڵبژاردنەکەین ڕاتوین لەسەر نەمتێک هەڵبژاردن وانە ئێستا ئەم هەڵبژاردنە جیاوازە لە زۆر ڕووەوە جیاوازە ئەم جیاوازیە حزبەکان پابەند دەکا بەتابەت حزبە بچووکەکان بیر لە مانەوەی خۆیان بکەنەوە لەوەیە ئەم ئینتیخاباتە بۆ پارتی یان بۆ یەکێتی زۆر کێشە نەبێ کورسیەکان خۆیان بەدەست بێننەوە
وایەنە بەس بۆ ئەم حەزبە بچووکانە بۆ ئەوانیشان لە هەندێک ڕۆ گرفتی هەیە بەس تایبەت لەوەی وەکو تەزویر و بازنەکان دابەشبوونە و کۆمەڵێ لە منتیقەی 140 جا بە کارتی کورد مەودا دەنگ نادرێ و بە کارتی درێژ مەودا دەنگە درێوە لەم بابەتانەوە شەندێک گرفتیان لەوێ بۆ دروست ببێ بەڵام ئێمە گرفتمان لەوەدایە یاساکە بۆ ئێمە خراپە کوردستانی لێ کردوین بە 12 بازنە لەمەیە دەبێ ئەندام و کادری ئێمە دەبێ چاوەڕێ نەبن کۆمەڵەکەیان هەمان هەڵوێستی انتخاباتی پێشووی هەبێ ئێستا حکامی خۆی هەیە ئەمە زۆر جاڵێن مەسەرەن ڕەحمەتی بە ڕەحمەت بە ئیمامی شافعی لە عێراق فتوای هەبووە لە میسر فتواکەی گۆڕیوە نییە فتوى يتغير زمانا ومكانا باش في زمن ومكان أقوري ئێستا هەڵبژاردنێکی جیایە بۆ یەکەم جار ئەم سلێمانی بێتە 5 بازدا بۆ مڕەشەح جاران بۆ نمونە جیاوازیەکی تر سەر قائمە یەکەمی سەر قائمە ئەگەر بۆ نمونە کورسی 20,000 بووایە ئەو 100,000 دنگی بێنایە خۆی 4 کەسیە برد ئێستا خەڵک نابە ئێستا یەکەم ملیۆنی دەنگ بێت هەر یەکەم هەر خۆیەتی دەنگەکە متحول نییە لە یەکێکە بۆ یەکۆکە ناگوازرێتەوە ئەمە دەبێ ئەمانە ئەم پێم خۆشە برایانی فەنی ئێمە بەڕاستی برایانی فەنیمان مەسەلەن برانی ناوەندمان و شارەزایانی یاساییمان وە مەسەلەن ناوەندەکانی مەسبەرپرسی ناوەندەکانی پێشومان کە شارەزاییکیان پیا کردووە بەسەن کاکاوژینە ئەوەی ئێستا نیوە کاکە دکتۆر بێستونە وە برایانی ترمانە کارگەڕەکانی ناوەند یاسا ناسانن مامۆسادانە ئەمانە کە هەن ئەمانە بێنە سەر شاشە بۆ جەماوەری خۆمان ڕوونی کاتەوە دوا جار ئەخیر شت ئەوژەوەیە ئێمە نابێ بە درۆی خەڵکی بڕوا بکەین تۆ دەبێ متوانێت بە قیادە و بە سەرکرداتی خۆ دەبێ بە درۆدا لە سەی ئەو بۆیە دەوێت تۆ بشکێنێ بۆی خۆی هەبێ وانە مەسەلەوەی تۆ ئەشکێنێ بۆی خۆی هەبێ ئەمە ئێمە پێشم عەرزم کردی کە بەیانم کرد کە ئێمە پەیاممان داوە بە دیدار و بە نامەش کە ئێمە حەزمان لێک تێگەیشتنە لەگەڵ هەموو لایەنەکانە پێمان خۆشە ئەم انتخاباتە بە تەبع هەمومان تایە بەشدار بین و ببین ئەم انتخاباتش بۆ عێراقا هەموو حزبێکی سیاسی بەرنامە انتخابی عێراقی لەگەڵ ئیناجیایە لەگەڵ کوردستانە جیایە ململانەکان لە ناو کوردستان زیاترن بۆ بەغدا کەمترن 5 ساڵە ئێمە پەرلەمانتارانمان بانگەکەین ئەڵێن ئەم 5 ساڵە چی فراکسیۆنی لێتان نزیک بوون وە خۆ پێ ئەوە منیش هەنگاوەنم ینی کە پێم ئەڵێ فراکسیۆن 1 2 3 4 ئەمانە 4 ساڵە تەبان لەگەڵمانە 4 ساڵە پشتیوانمانن وانە خۆ من نابێ هەموو کەسێ بە یەک چاو تەماشا بکەم هەموو کەسێ بە یەک چاو تەماشا بکەم ئەمانە وات لێکا تۆ لێک تێگەیشتن لەگەڵ دەوروبەرت بە پێی ئەزمموی پەرلەمانی 4-5 ساڵی پێشووی نوێنەرەکانت لە بەغدا ئەمانە کۆمەڵێک ڕەهەندن دەبێ هەمووی باز بکەین بۆ ئەوەی تاکی دەنگدەر تێبگە ئەمەڵبژاردنە جیایە کۆمەڵ ناچار ئەکا بگەڕێ چی کارکتەرێکی بەهێزە کارکتەرەکانی مە ماندوون ئێمە مەسەلەن خۆم کارکتەرانە داوامان لێ کردوون بڕۆن خۆ ناتون وەکو هەندێک حزبەیە کارکتەرەکانی یان ئەندام پەرلەمانەکانی پارە ئەدەن بە حزبەکە ڕەشوە ئەدەن بۆی نایان بنووسن وانە ئەمانە ئێمە ملمان گرتوون ینی بە دوایانە گەڕاوین و زۆرمان لێ کردوون وەرن ئەوە بن وەرن ببن لەم انتخاباتە چونکە کۆمەڵ پێویستی پێتانە لەم خۆناغەیە ئەم خۆناغە گرنگە بە بیزانین نابێ شەو هەواڵێکیان لە اینەکوبی ئادەی ئەوە چۆنە ئەمە چی ئەوانە گۆڕاوی قیادی خۆتان بن و کۆمەڵ ئیسلامی کوردستان زۆر ناڕەحەتی هاتوۆتە پێش و هەمووی تێپەڕاندووە بە سەرکەوتن و ئەم انتخاباتش بە سەرکەوتن ئینشاءڵڵا زۆر کەماوە بەس بوونی کۆمەڵ لە بەغدا جگە بۆ حیزبی خۆی بۆ خەڵکیش زۆر گرینگە نوێنەرەکانتان وایان کردووە ڕەنگە خەڵک چەک و پارەی هەبێ
ئێوە چیتانەیە پێشکەشی خەڵکی بکەن کاکە بە دنیا نەرمان بۆ وتراوە بە قەدەت دەنیێنەرە لە بەغدا کە دیفاعیان لە خەڵکو و لە جەماوەر و لەوە کردووە ینی نوێنەرانی ئێمە داکوێکی کارن بەس خەڵک و پارەی هەیە ئێوە چیتانەیە بیدێن بە خەڵک ئێمە لەکوێ بین دیفاع لە خەڵکەکەین ئەمڕۆ بالمناسبە ینی جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری باشە لەو کۆبوونەوەیە لەو دیدارە لەو هاتنەی جەنابی سەرۆکی هەرێم کە تەشریفیە نابوو مامۆستا پێڕای خێراتن دوسێ خاڵی باس کرد هەمووی خاڵی خەڵک بوون وتی ئەو هەموو داهاتە بۆ موچارە بڕێ خۆ کۆمەڵی ئیسلامی بە پۆین موچەخۆری نییە ئەوە نییە لەو ئینە و خەڵکە موچەخۆرن وای وایانە ئەو دیفاع لە هەموو خەڵک دوایش سەلۆتی خەڵکێک پاش مەحکومەتیش هەرماونەتەوە خەڵکێکی هەژدە ساڵ گیراون ئین تا ئێستا مەحکەمە نەکراون یعنی ئێوە دیفاع لە خەڵک نییە دیفاع لە مەزلومەتی خەڵک نییە لەسەر گیراوەکانی لەسەر گیراوەکانیش قسەی کرد و سەرۆکی هەرێم وتی من لە کۆبوونەوەی پێشووتر کە کۆبوونێتەوە سنابدەندێ قسەت کرد لەو بارۆ من لەوە لژنەم دروست کردەوە بە دوواداچوونەکەم لەسەر گیراوەکانی بادینان مامۆستا ئەمڕۆ پێش هەموو گیراواسی گیراوەکانی بادینانی کرد کە تحقیقاتی زیاتر و بە دۆسیەکانە بچنەوە ئەو حکومە تێڵچوونەوەی بۆ بکرێ و بەزوو بە کورتی کاتم زۆ زۆکەمە بەس لەسەر دەستوری شتستان کرد کۆمەڵی دادگەری پێوا دەبێت دەستورێکی چۆن ئەمڕۆ ئەوان بەڕاستی باسییان کرد کە دیارە پرسی دەستوری یان هێناوەتە پێش یانەوێ ڕای حزب و لایەنە سیاسەکان ببینن کە چوارچێوەی و دەستورە چۆن بێ ئەم پێم وایە و دەستورە هەموو جارە باس کراوە دوای پەک خراوەوە نییە ڕای کۆمەڵی دادگەریش لەو ڕۆوە ڕوونە لەسەر دەستورەکە ڕوونە لەسەر دەستورەکە ئێمە پێداگیریەکەین دەستورەکە هاوشێوەی دەستوری عێراق بێ ئەو مادەی دووە وابزام کرد لە دەستوری عێراقا هەیە لەوێش تەزبیت کرێ کە بسڵمانەتی ملەتی کورد پارێزراو بێ باش لەسەر کاتم زۆر کەم بە لەسەر ئۆپۆزیسیۆن بوون دەڵێن ئەوە ئۆپۆزیسیۆنێکن وەکو پێویستین وەکو جارانی شتی وا هەیە شەرمن بن لە ڕووی دەسەڵات باسیەوەم کرد پەرلەمانتارێکمانیان ئاوا لێ کردو ئەوەکەی تر هەموو شێ جنێوی لە پێیجە سێبەرەکانی پێمووی لەسەر ئۆپۆزیسیۆن بوون نییە هەی لەسەر چیە خۆ لەسەر کەسێ هێندیەوەی باجی دابێ بڵێ کەس بەقەدەرەوە باجی داوە وڵای هەڵ باجی داوە من مزایدە ناکەم بەڵام ینی هەڵوێستی کۆمەڵی دادگەری ڕوون و ئاشکرا و دیارە ینی هەڵوێستی ئێمە لە ینی زۆر جار لە هەڵوێستی ڕەفیقەکانمان یە قسە بووینە و یە قسە هێناومانە و لە پرسەکانە بە یەک هەڵوێستی هێناومانە هەڵوێستی حزبی و ئیعلامی پەرلەمانیمان یەک هەڵوێست بووە سپاس دەکەم بۆ بەڕست محەممەد حەکیم و تەبێژ و ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری زۆر سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ